33 ساڵ تێتە پەڕێت بەسەر کیمیابارانکردنی شاری هەڵەبجە. لە پاش 33 ساڵ هاوڵاتیانی هەڵەبجە چۆن لە دۆخی شارەکان دەڕوانن؟ پەیامی هاوڵاتیان چیە لە ساڵیادی کیمیابارانی شاری هەڵەبجە؟ لە پاش 33 ساڵ هاوڵاتیانی هەڵەبجە چ داواکاریەکیان هەیە لە بەرپرسانی حکوومەت و ئیدارەی هەڵەبجە؟ لەگەڵمان بن. 33 ساڵ لە کارەساتی کیمیابارانی هەڵەبجە دەبوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی زیاتر بەهانای هەڵەبجەوە بەهاتنایە لە ڕووی ئاوەدانکردنەوەی شار، بەڵام بەداخەوە نیگەرانی دانیشتوانی شاری هەڵەبجەیە تا ئێستا وەک پێویست نەهاتوون بەدەمیەوە. دەبوو ئێستا شاری هەڵەبجە خاوەنی پارێزگای خۆی بووایە، دەبوو بە جینۆسایدی جیهانی بناسێنرایە بۆ ئەوەی کە زیاتر هەڵەبجە بەرەو پێشوونی بەخۆی و بینایە. لەوەتەی هەڵەبجە بووەتە پارێزگا، ئێمە بەهۆی ململانەی سیاسیەوە جارێکی تر ئەم شارە قوربانی ئەدا و فەرامۆش ئەکرێ و ئەتوانم بڵێم پارێزگایەکی مردووە بۆ، چونکە لەوەتی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە دروست بووە، خاوەنی ئەنجومەنێکی پارێزگا نیە کە ئەمە بەهۆی ململانەی سیاسیەوە پێک نایە و هەروەها هەتاوەکو ئێستاش تەنها نۆ بەڕێوەبەرایەتی گشتی گەڕاوەتەوە پارێزگاکە، کۆمەڵێک بەڕێوەبەرایەتی گشتی ترمان هەر کە بەهۆی ململانەی سیاسیەوە ئەوان تاکو ئێستا نەکراونەتەوە، ئەمەش زوڵمێکی گەورەیە لەم شارەوە لە خەڵکی ئەم شارە ئەکرێت. پێویستە هەڵەبجە ئاوڕێکی جدی لێ بدرێتەوە، پێویستە ئەو ناوەی کە لێنراوە بۆ بە پارێزگا بەفعلی ببێ بە پارێزگا، چکە بەڕاستی کاربەدەستان زۆر خەمساردن لە ئاست هەڵەبجە و دڵنیابن لەوەش کە سوکاری شەیدان و خەڵکی هەڵەبجە ئەم بێ کەم تەرخەمەی حکوومەت و دەسەڵات قبول ناکرێت ئیتر، خەڵک پێی هەزم ناکرێ بەڕاستی، چکە چەندین ساڵە تا ئێستا لە سایەی خوێنی شەیدی کیمیابارانەوە لە سایەی سەرجەم شەیدانی کیمیابارانەوە ئەوان بۆ پلە و پۆستە گەیشتون و ئەتوانم بڵێم هەڵەبجە کوردی بە هەموو دنیا ناساند. هەڵەبجە بوو بە سمبولێکە کوردی بە هەموو دنیا ناساند، بەڵام بەداخەوە زۆر پەراوێز خراوە، بەداخەوە کە هیچ کارێکی جدی بۆ نەکراوە، بەداخەوە کە ئاوڕی لێ نادرێتەوە. ئەم شاری هەڵەبجە ئێستا کار و کەسابەتی تیان نییە، هەموو گەنج و لاوەکانی سەرگەردان بوو، نازان چی بکە، نازان خەریکی چی بن، هەندێشتی زۆر کە فەقیرەی مەجبورە بیکە، مەجبور لە سەجادەکە بۆ سێ دانیشێ، چونکە ئیشێ نییە بیکە، نازانێت بەرەو کێ بڕۆ، نازانێت کار و کەسابەتێکی نییە، ڕۆژ تا ئێوارە سەرگەردانە سەلێ شێواوە هیچی نییە بیکە، بە تاڵی بێکار و کەسابەتە. داواکەین ئاوڕێکی زیاتر بدرێتەوە لە هەڵەبجە، خزمەتگوزاری زیاتر کرێ لە ڕووی ڕێگەوبانەوە، لە ڕووی ئەو مەرزانەی کە باس کراوە پێشنیاز کراوە بۆ جێبەجێکردنیان، وەکو مەرجی سازان، وەکو ئەم ڕێگای تووە خوتا، وەکو کۆمەڵێک شت هەیە ئەو خانوانەی کە تازە کراونەتەوە بە ڕەسمی. ئەو بازاڕی ناوشاری هەڵەبجە بەڕاستی بازارێکی زۆر جایز نییە وەکو پارێزگایەک ئەوە ڕێگەوبانی ناوشارێک بێت کە پێی بڵێن پارێزگای هەڵەبجە ئەوانە، هاچەند ڕاستە پێویستی بە پارە هەیە، ئێساش قەیرانە، بەڵام لەگەڵەوەشە وەکو پارێزگاکانی کە ئاوڕێکی لێ بدرێتەوە خزمەتگوزارێکی زیاتری بکرێت. ئەمە 33 ساڵە بەسەریە ئەم یادەیە تێپەڕە بێ، ئەبینین بەرپرسان زۆر ئاوڕێکی جدیان لەم شارە نەیاوەتەوە، یعنی ئێستا بەعزە شتێک وەکو ڕێگاوبان هەلی کار بۆ گەنجانمان سەرڕای ئەو مەرز و ئەو شوێنانە، یعنی هەڵەبجە ئەبینی شوێنی زۆر باشی هەیە، بەڵام یعنی گەنجەکانمان ئەبینی هەمویان بێکارن، یعنی لە تاو بێکاریە ئەبینین زۆربەی گەنجەکارمانیان ئەچنە دەرەوەی هەڵەبجە ئیشەکەم، بۆ نمونە لە سلەیمانی بێ یا لە هەولێر بێ لە ناچاریە ئەچن، یعنی گەنجی واشمان هەیە بڵێن ماڵ و مناڵیشی هەیە بەجێ هێڵێ، یعنی شتێکی ڕازاوە شتێکی جوانیان حازر کردووە، هەتاکو بەرپرسەکان هاتن بڵێن ئەمە هەڵەبجە ئێستا ئاوایە، هەتاکو دوێنێ من ئاگدار بم دوێنێ پێرێ ئاڵای کوردستان لەسەر مۆنومێنتی هەڵەبجە نەبوو، ئێستا ئاڵای کوردستانیان بە شێوازێکی جوان ڕازاندوێتەوە، مۆنومێنتیان تعمیل کردوێتەوە، یعنی بەڕاستی تەنها بەس لە یادەکانە هەڵەبجە نەکەوێتە بیر، هەڵەبجەش نەک بەڕەئی من وشەی پارێزگابوون بۆ هەڵەبجە تەنها ڕووکەشێکە.